داهاتووی سیناتی ئەمریکا لێرە لە جۆرجیا بڕیاری لەسەر دەدرێت لە کاتێکدا کە خۆبەخشەکان خەریکی ژماردنی دەنگەکانن. مەودای نێوان سیناتۆری کۆماریەکان دەیڤید پیردۆ و ڕکابەرە دیموکراتەکەی جۆن ئاسێف زۆر لە یەک نزیک بووەتەوە. کۆماریەکان بە زۆرینەی 53-47 لە ئەنجومەنی سیناتی ئەمریکا لە هەڵبژارنەکاندا لە پێشەوەن. بۆ بەدەستگرتنی ئەم ئەنجومەنە دیموکراتەکان پێویستیان بە 3 کورسیە بەدەستی بێنن ئەگەر بێت و بایدن ببێت بە سەرۆکۆمار. بەڵام ئەگەر دانەڵد ترامپ دووبارە هەڵبژێردرایەوە ئەوە پێویستیان بە 4 کورسی دیکەیە. ئەگەر بایدن هەڵبژێردا بە کەسێک ناساوە کە بە درێژایی ماوەی کارکردنی خۆی لەم پرۆسانەدا کاری کردووە و ئەگەر دیموکراتەکان پێگەیەکی بەرتەسکتریان لە ئەنجومەندا هەبێت ئەوە بە دوای هاوپەیماندا دەگەڕێت کەواتە لەژێر ئیدارەیەکی دیموکراتیک و دەسەڵاتێکی دابەشکراودا دەرفەت هەیە کە جۆرێک لە دوو حیزبی بەردەوام بێت. سەرکەوتنی هەڵبژاردن بۆ دیموکراتەکان لە ئەریزۆنا بەردەوامە. ئەو جێگایەی کە مارکێڵی بەسەر مارتا مەکسیلی کۆماری خوازدا سەرکەوتووە و لە کۆلۆرادۆش جۆن هیکنلۆپەر پارێزگاری پێشوو پێشبڕکێی سیناتی بردووەتەوە. بەڵام کۆماریەکان کورسیەکی سیناتیان لە ئالاباما بردووەتەوە و لە چەند پێشبڕکەیەکدا کە دەنگەکانیان نزیک بووە لە یەک توانیویانە کورسیەکانیان بپارێزن. لەوانە لە ویلایەتی ئایۆوا، ویلایەتی مەین و کارۆلینای باشووریش کە تێیدا سێناتۆر لێنسی گراهام هاوپەیمانی نزیک لە سەرۆک ترامپ توانیوێتی سەرکەوێت بەسەر ڕکابەرە دیموکراتەکەیە. بەڵام چ بایدن یان ترامپ کۆشکی سپی بباتەوە ئەوە سیناتی ئەمریکایە کە دیاری دەکات لە 2 ساڵی داهاتوودا لە واشنگتۆن چی کارێک بکرێ. دیموکراتەکان هیواخواز بوون زۆرینەی خۆیان لە ئەنجومەنی نوێنەرانیشدا زیاد بکەن. من لێرەم بۆ ئەوەی ستایشی دیموکراتەکانی ئەنجومەن و کاندیدەکانمان بکەم. بەڵام دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران بەو شێوەیەش کە ڕاگەنراوە سەرکەوتنیان بەدەست نەهێناوە هەرچەندە وەک زۆرینە دەمێننەوە. بەڕاستی بەستراوەتەوە بەوەی کە کێ پێشبڕکەی سەرۆکایەتی دەباتەوە. هەندێکی لەبەر ئەوەی سەرۆک ترامپ و نانسی پەلۆسی تەنانەت بۆ ماوەی ساڵێکیش دەبێت هەر یەکتریان نەبینیوە. پەیوەندی نێوانیان زۆر خراپە. بۆیە پێم وایە زۆر زەحمەت دەبێت بۆ سەرۆک ترامپ کە لە ڕێگەی کۆنگرێسەوە پلاتفۆرمی یاسادانانی نوێ بەدەست بهێنێت. ڕێکخستنی کۆتایی سیناتی ئەمریکا تا مانگی یەک دیاری ناکرێت. ئەوەش لە کاتێکدایە کە پێشبڕکەی سینات لە جۆرجیا لە نێوان کێڵی لۆفری کۆماری خواز و ڕافایل وارنۆک ڕکابەرە دیموکراتەکەی دەکەوێتە خولی دووهەمی هەڵبژاردنەوە.